سڵاوتانە بەڕێزان، هیوادارم باش بن، تەندروست بن. بەڕێزان، زۆرێک لە ئێمە هەستمان بۆ خێرایە کردووە کە ژیان پێیدا دەرباز دەبێت. ژیان زۆر خێرایە، گەردەسی پێوە نەگرین ڕەنگە جێمان بهێڵێت. بۆیە گرنگە لەم سەردەمەدا کە بە عەسری سورعە ناسراوە بتوانین سوود لە کاتەکانمان لە بەردەستەکانی ژیان وەربگرین بۆ ئەوەی ژیانێکی تەندروستتر بەڕێوە بەرین لە ڕۆی دەرونی، هەم فکری، هەم جەستەی و هەم ڕۆحی. بۆیە بەرنامەی ئەمجارەی ئاوێنەمان تایبەت کردو بە قسەکردن لەسەر چۆنێتی ژیانکردنێکی تەندروستتر. دوو میوانی زۆر تایبەتمان ئامادەیە، چەند ڕێنمای و تەکنیکێکمان پێدەڵێن کە وا دەکات ژیانی ئێمە تەندروستتر بێت. بەڕێزان، دکتۆرە بینایی کامران، پسپۆڕی زانستی پزیشکی. دکتۆرە بەخێربێت. سپاس. بەڕێز دکتۆر ئەرین ئەحمەد، مامۆستای زانکۆ. سپاس بۆ ئامادەبوون دکتۆر. زۆر سپاس. دکتۆرە بینایی، سپاس دەکەم کە ئامادەبووی لامان لەگەڵ سەرقاڵیتان. زۆر سپاس. ئەگەر ڕێنمایەکمان بیتێ بۆ ژیانکردنێکی تەندروستتر، یەکەم ڕێنمایت بۆ ئێمە چێ بێت؟ ڕاستی کەسێک کە بیەوێ ژیانی بەرەو تەندروستی بەرێت ئاسان نییە ئەگەر نەزانێ بۆ ئەیەوێت. هەنی ئەگەر تۆ نەزانی تەندروستی چۆنێتی ژیانێکی تەندروست چی و لێەکە بەرەو چیت ئەبا ناتوانانی بیکەی، چونکە ئەو شتانی کە خۆت ئێستا لەسەری ڕاهاتووی بۆ بەخوو لە ژیانتا حەز لەوەیە. ئەگەر ناتەندروستیش بێ لەبەرەوەی مشکلی ئێمە چییە کە غەڵەت ئەژین لە ڕووی خەو و خواردن و ئاو خواردنەوە و هەموو شتێکی ژیانمان کە غەڵەت ئەکەین ڕۆژانە یەکسەر ناتوانین ڕیزەڵتەکەی نەتیجەکەی ببینین. یعنی کاتێکی زۆر دوور و درێژی ئەوێ تا ئەم شێوازی ژیانە ناتەندروستە بەرەو لەشێکی خراپمان بەرێ، بەرەو مێشکێکی خراپمان بەرێ. خراپ مەبستم نەخۆش یعنی پێناسی هێڵث یعنی تەندروستی ئینسان ئێستا لەوان نەماوە بڵێ نەخۆش نەبێت. یعنی ئیلاگەر تۆ زەخت و شەکرە و نەخۆشی دڵ نەبێ مانای ئەوە نییە تۆ کەسێکی ساغی. نەخۆشی هەموو شتێک ئەگرێتەوە. لەو دقی تۆ هەڵەسی لە خەو هەتا ئەنویت ئایا مەشاکیلی ڕیخۆڵەت نییە، ئایا سەر ئێشت نییە، ئایا مەزاجت چۆنە، ئایا بێتاقەت نابی، ئایا بیرکردنەوە سافە، ئایا شتە بیر ناچێتەوە. یعنی شتی زۆر بەسیت کە شرت نییە لە لای هەموو کەسێ پێی بوترێ نەخۆشی. لەوانەیە کەسانێکە بێ چەند ساڵێکیش بێ ڕۆژانە زۆربەی ڕۆژەکانی ژیانی نامرتاح بێ، لەگەریکێک لەو ڕێگەیانی باسم کرد، ئازاری قاچی هەبێ، ئازاری ملی هەبێ، هەناسی تونگ بێ، یان مەسەلەن خەوی باش نەبێیان، قژڕوتانەوەی هەبێ، پێستی خۆی بەدڵ نەبێ، حساسێتی هەبێ، سووڕی ماگانەی باش نەبێ. یعنی شت زۆر زۆرە کە پێی ئەوترێ مەشاکل زیاتر نەک تێکچوونی سەحەت، نەک نەخۆشی. لەبەرەو شەر نییە تۆ بۆ ئەمانە زۆر جار بچی بۆ لای دکتۆر. شەر نییە وا ئەزانیت خۆی وایە، بەس بەڕاستی خۆی وانییە. ئەمە پێی ناوترێت تەندروستی. تەندروستی واتە ئەو کەسە لە مێشکیش و لە جەستەشە، لە وەزنیش و لە شێوازی جسمی خۆشیە و لە مێشکیشە کە مرتاحە خۆی بەدڵ بێ. ئەم شتە بۆیە زۆر گرنگە. یعنی کە تۆ ئێستا بە من ئەڵێ چی بکەین بۆی بەرەو تەندروست بڕۆین، یان یەکەم شت چی بکەم بۆ ئەوەی ژیانم تەندروستکەم، ئەبێت تێ بگەی بۆ خۆت بناسی بزانین بزڵبت بۆ ئەتەوێ ژیانە تەندروستکەی بۆ لە چ شتێکە نامرتاحی قەڵەوی ئەوە کێشەتە. یعنی بەسێک کێشە هەیە لە جیسما یان لە شکڵا یان لە مشکلێکی کاتی، ئەمە جاری وا هەیە ئەوەنە تەشجیع ناکات و ژیانی خوب گۆڕی. لەوانەیە فتری دوو مانگێک ڕاضە ئەەکەیت و دایەتێکێکی یعنی خواردنەکانی چاگەکی بووی تۆ زێوەزن دابەزێنی، یا مەسەلەن هەتا نەخۆش نەبی هەست بە خۆ ناکی کە ئەبێ ڕاست بژیت بەداخەوە. یعنی من زۆر جار خەڵک گێت مەسەلەن کە باز ئەکات چۆن نانەخوا کە هەستری لێ وەرەگرم، کە سیرەکەم ڕۆژانە بەشێکی زۆری مەسەلەن بیپسی ئەخوا، مەسەلەن شەکر ئەکاتە چاوە، مەسەلەن خواردنی شیرینی زۆرە، لە هەفتەکە چەند جارێک خواردن لە دەرەوە داوا ئەکا، لە دەرەوە خواردن ئەخوا، فاست فود ئەخوا، وەرزش ناکا ناجوڵێ، کە پێی ئەڵێم ئەی تۆ تاکی وا ئەبی، یعنی ئەیکەی چاکی ئەەکەی، ئەمەی تۆ ئەیکەی هەڵەیە، ئەڵێ بۆ دکتۆرە خۆ من نەخۆش نیم. خۆ فعلا نەخۆش نییە. یعنی بۆیە زۆر قرسە تێگەیاننی خەڵک. یعنی وا ئەزانێت ئیلا کە تووشی شەکرە بوو اینجا ئەبێ واز لە شەکر و شیرینی بێنێ. خەڵکەی 20 ساڵە شەکرێتی وازی لە شەکریش و شیرینیشە ناوە باشیش نییە. باش نابی. کە تۆ چاوەڕێی ئەوەکەی نەخۆش کەویت زۆر غەڵەتە. ئەبێت تۆ لە ئێستەوە ئیش بکەی بۆ ئەوەی کە خانەکانی مرتاحکەی دووربی لەو نەخۆشیانە. و من لە 100% بەپێی ئەوەی کە خۆم لە تەجروبەی ژیانیش و لە خوێندنەکانیشمەوە گەشتومەتە ئەو نەتیجەی کە چۆن ئەژیت ئەوەیت.
يعني بەڕاستی دڵخۆشی یان دڵخۆش نیت نامرتاحی ئازارت هەیە مەشاکلی هۆرمۆنت هەیە نەزۆکی پێست بەدڵ نییە وەزنت بەدڵ نییە زەعیفی قەڵەوی بێهێزی نەخۆشی دڵ هەیە هەمووی خەتای خۆتە بەشێکی زۆر کەمی خەتای جیناتە باوەڕم پێ بکە چونکە جینات وەکو ئەو جیناتی نەخۆشیانە وەکو چاو شینی و قش زەردی نییە ئیلا ئەبێ لەسەرێ دەرکەوێت تۆیت ئۆن و ئۆفیەکەی فەرموو تۆ ئەزانی دایکە شێر پەنجەی مەمکێتی یا ئەزانی باوکە شەکرێتی قەڵەوی هەیە لە عایلەکەتان ئێدا ئاگاو لە خۆ بێ ئێدە چاوەڕێ مەکە توشبی کە تووشیش ئەبی مەڵێ ئەوە لەبەر ئەوەیە کە ئەو وایە بۆیە من توش بووم نەخێوانیە زۆر غەڵەتی ئینسان ئەبێ مەسئولیت هەڵگرێ ئەو ڕۆژی کە ئەتوانی عقڵە بەکاربێنی لە دوای 16 ساڵیە لە دوای 20 ساڵێک کە تەواو کامڵ ئەبێ عقڵە ئەبی بیر لەوە بکەیتەوە کە شێوازی ژیانە لە ڕووی خەو تەندروستی خەو کە لە شەو زوو بنویت و بەیانیان زوو هەستی باز لە خۆکن دکتۆرە لە ڕووی ئاو خواردن لە ڕووی خواردنی تەندروست لە ڕووی جوڵە ڕۆژانە ئەم چۆیسانە ئەم هەڵبژاردانی تۆ لە ڕۆژانەتە وا ئەکات کە تۆ کەسێکی تەندروستتر بی مرتاحتر بی دڵخۆشتر بی بەڕای من دووری ژەبی لە نەخۆشی بەڵێ تا چەند ئەو هۆشیارە لای تاکی ئێمە هەیە کە بزانێت چی ئەخوا چی ئەکات ڕۆژانە بەچێوە سەر قاڵە کاتەکانی چۆن ئەوکات لە ڕووی تەندروستیەوە بەداخەوە ئەڵێم زۆر کەمە وەکو پێم وتی ینی خەڵک چاوەڕێ نەخۆش بێت کە بەعزێ جاریش هێشتا نەبووە بەوەی کە تەشخیص کرێ بەوەی کە نەخۆشیەکی هەیە یعنی بکەوێتە سەر عیلاج خۆی وا هەست ناکا کە ئەبێ شتێ بگۆڕێ من ئەڵێم زۆر گرنگە ڕۆشنبیری تاک بۆ ئەم مۆزوعە یعنی بەسیترین شت مەسەلەن ئاو خواردنەوەیە کە تۆ ڕۆژانە بۆ تەندروستی خۆت بۆ ئەوەی معیدە و ڕیخۆڵە و بتوانێت ئیسیفادە لە خواردن بکە بۆ ئەوەی کە هەرسێ باش بێ بۆ ئەوەی نەقسی ڤیتامین و کانزاکانی نەبێ بۆ ئەوەی بێهێز نەبی بۆ ئەوەی مەشاکلی نەزۆکی و مەشاکلی دڵ و مەشاکلی چوری جگەر و هەزار یعنی نەخۆشی ترکە دوایی لەو دیاری ئەیە ئەبێت تۆ هەرسێ باش بێ ئەبێ مژینی ڕیخۆڵە بۆ بەها خۆراکیەکانێ باش بێ ئەگەر ئەمە نەبێ ئەگەر ئەمە لە دەست بی ئیسیفادە لە خواردن ناکەی یەکێک لە هەر شتە سەرەکیەکان ئاو خواردنەوەی بۆ نمونە تۆ پرسیاری هۆشیاری خەڵکم لەیەکی خەڵکی زۆر بەپێکەنینەوە بەلایەوە زۆر اعتیادیە کە ئەڵێ من تینوم نابێ وڵی دکتۆرێکیان لە ڕۆژێکا دوو پەرداخ ئاخم یعنی ئەمە زۆر بە تەبیعی باسی ئەکاوە کە ئەنەما هیچ شتێکی مشکلێکی نییە چەند پەرداخ باشە بخورێت لە ڕۆژێک وەختی خۆی ئەیانوت 8 پەرداخ یعنی لە دیراساتی کۆنا ئەیانوت 8 پەرداخ کەمتر نەبێ فترەیەک لە دیراسەکانی 2012 بۆ 16 ئەیانوت بە پێی کێشە ئەو کەسە کێشی مەسەلەن هەرچەنێک بێ ئاوی زیاتر ئەوێ تەمان تۆ ئەگەر قەڵەوتر بی خانەکان پێویستی بە هاوکێشەیەکەیە وەزنت چەنا زەربی سێ ئەەکەی بە لیتر کە دەرەچێت بەو شێوەیە ئەمەش ئێستا هەر کۆن بووە چکە لە دیراساتە زۆر تازەکانە بەهۆی زۆربوونی کێشەی هۆرمۆنی غودەی دەرەقی و ئیش نەکردنی هۆرمۆنی غودەی دەرەقی و مەشاکلی قەڵەوی و شەکرا ئەڵێ هەموو تاکێک پێویستە ڕۆژانە 10 بۆ 12 پەرداخ ئاو بخوات و ئەبێ ئاو خواردنەکانی ئەگەر قەڵەوتری زۆر ئەو پێویستی بە زیاترە ئەگەر کێشەیەکی تەندروستی وهەیە پێویستی بە زیاترە ئەگەر حەبوو عیلاج هەیە وەکو عیلاجی زەخت و شەکرا پێویستی بە زیاترە ئەگەر مەشاکلی گورچیلەو هەیە پێویستی بە زیاترە بەڵام بە پێی اعتیادی یعنی ئەبێ سەرو هەش بێ یعنی 10 بۆ 12 پەرداخ و کاتی ئاو خواردنیش زۆر گرنگە ئەبێ لە بینی ژەمەکانە بێ نابێت لەسەر خواردن بێ چکە ئەو ئاوی یا ئەو خواردنەوەی هەر خواردنەوەیە کە تۆ لەسەر خواردن ئەی خۆیتەوە بۆ نمونە ئاو یان ماستا و یان دۆ یان شەربەت یان بیپسی هەر شتێک طبعاً ئاو هەرە باشەکەیانم ئەوانی تر خراپترن ترشی گەدە کەمەکەنەوە یعنی ڕوونی ئەکەنەوە تۆش کاتێکە خواردنێکە خۆی مەسەلەن گۆشتی تایە سەوزەی تایە شلەیە مەسەلەن هەر خواردنێکە ئی خۆی بەهای خۆراکی خۆی هەیە پرۆتینی تایە ڤیتامینی تایە تۆ پێویستی بەوەی هەرسیکەی پێویستی بە ترشی گەدەیە پێویستی بە ترشی مەعیدەیە ئەگەر تۆ بۆ ئاوەی کە لەسەر خواردنەکە ئەی خۆی ترشیەکە ڕوونکەیتەوە هەرسی ناکی ئەو کاتە تۆ پرۆتینەکە و خواردووە بەزی استفادە و لێ نەکردو خەڵکی ئەڵێ گۆشت زۆرە خۆم بەڵام زۆر بێهێزە ماسولکەی زۆر زەعیفە یان سیرەکەی استفادە لە خۆراکەکە ناکی ناتوانانی خواردن ئەو خواردن بەڵێ بۆ ئەو کەسانی کە وزنیان زۆرە من دایما ئەڵێم نیر سەعات پێشنان 2 بۆ 3 پەرداخ ئاو بە هێواشی بخورێتەوە بۆ ئەو کەسانی کە وزنیان زۆر کەمە و ئیشتیهایان کەمە باشترە سەعاتێک پێش خواردن ئاویش بخۆنەوە یعنی نزیک لە خواردن ئاو شلەمەنی نەخۆن چونکە خۆیان ئیشتیهایان کەمە بۆی مەعیدە و ڕیخۆڵیان پڕ نەبێ بە ئاو یعنی ئەبێ بە هێواشی ئاوەکە بخورێت بالضبط هەموو نیر سەعاتێک 2 پەرداخ تەندروستە یعنی تۆ ناتوانانی بێ وڵی ئەمڕۆ من بیرم نەبوو ئاو بخۆم ئابا خێرا 4 پەرداخ بخۆم ئەمە غەڵەتە چونکە گورچیلە ناتوانێت پرۆسەسی کا هەموو یەکەی بە میز ئەو کاتە ئاوەکە ئیسفادەی لێ ناکەی
ئەگەر ئەو کەسانی کە میز زۆرەکەن یان عرق زۆرەکەنەوە ئەمە باشە تا حدێک چونکە لە حەدی خۆی کە زیاترە کرد شتێ لێ ئەڕوا تۆ لەو عرقکردنەوەی یا لەو میزە ڕاستە لەوانەیە بۆ نمونە گەر باسی خوێ بکەین سۆدیۆمە لێ ئەڕوا خوێ لێ ئەڕوا بەس کانزای تریشە لێ ئەڕوا مەگنیسیۆمە لێ ئەڕوا فۆسفۆرە لێ ئەڕوا زینکە لێ ئەڕوا بۆیە زۆر جارە بینی خەڵک هەیە ئەڵێ لە ڕۆژێکا مەسەلەن هەچی ئاوە خۆمی کەم بە میز ئاو زۆرە خۆم بەڵام کە سیرێکی ڕێژەی ئاوی بۆ ئەپێوی لە جسمیا سیرێکی زۆر کەمە خانەکانی وشکن خۆ ئاویش زۆرە خوا لەبەرەوەی غەڵەدی خوا زۆربەی کات ئاوەکانێکا بە میز یان شتێک لە لەشیا تەواو نییە لەوانەیە خوێی بەرز بێ لەوانەیە شتێک لە لەشیا کۆنتترۆل نییە بۆیە گورچیلا ئەوێ یارمەتی بابی کاتە دەرەوە بۆیە بڕاستی ئەو خواردن ئەبێ پێش خواردن دوای خواردنیش لە دوای نیم ساعت بۆ ساعتە دەستەکی تۆ بە ئەو خواردن زۆر باش دکتۆرە ئەرین سپاس بۆ ئامادەبوونت دکتۆر ئەرین طبعاً لە سوشیال میدیا زۆر ئەکتیڤە کەسێکە من بەردەوام پۆستەکانی ئەبینم زۆر بەسوودە پۆستەکانی دیارە تەجروبەیەکی باشی هەیە و خوێندنەوەیکی زۆر باشی هەیە بۆ وارگەشە پێدانی مرۆیی من خۆشحاڵم کە ئامادەی لەگەڵ ماڵ دکتۆر تۆ گەر ڕێنمایەک مامکە یەکەم ڕێنمایت بۆ کەسی بەرامبەر ئەگەر لێت داوەکە لە تەجروبەی ژیانی خۆت تاکە ڕێنمایی یان یەکەم ڕێنمایی تۆ بۆ ئەو چیە بێت من هەمیشاڵێم تۆ پێویستە کە خۆت بیت هێندە چاو لە خەڵک نەکەیت بۆی وەکۆ بژیت چونکە دەبینیت تەمەنت تێپەڕێت و هێندە لە ینی ئەوەی کە وەکو خەڵک دەربکەویت تەمەنی خۆشت لە دەسە ڕاو دەریش ناکەویت بۆیە باشترین ئامۆژگاری با بڵین من بەپی تەجروبەی ژیانی خۆم ئەزمموی ژیانی خۆم ئەڵم کە خۆت بانی چۆنیت کێشە نییە قژت لولا قژت خاوە قژت زەردە قژت ڕەشە چاوت گەورەیە چاوت بچووکە جسمت لاوازە جسمت بەهێزە تۆ تازە ئەو کەسیت پێویست ناکات خۆت بگۆڕیت بۆ کەسێکی تر تۆڵ بە لە شتێکی ترە دەست پێش خەریب بکە هەوڵ بە لە شتێکی ترە پێش ئەو کەسانە بکەوە کە حەزەکەیت بۆ جوانی وەکۆوان بی حەزەکی وەکو باڵەوە کۆوان بیت تازە تۆ ئەو باڵایە لەوە ناچێت هێندە زۆر بێت کە هێندە بە باڵی بەرزبیت کە پێشەوان بکەویت بۆی ئەتوانیت بە شتێکی تر پێشیان کەویت ترەگە بە زانیاریە ئەگە بە یارمەتیدانی خەڵکە ئەگە بە گەشەی مرۆیە ئەگەر بە بڵاوکردنەوەی هۆشیاریە بۆیە پێویستەکات هەمیشەکە تۆ خۆت بیت بەڵێ کاوتە پێویستەکە خۆمان وەکو خۆت خۆمان قوبول بێت هەموو مرۆڤێک خاڵی لاواز و بەهێزی هەیە توانین کار لەسەر خاڵە بەهێزەکانمان بکەین و خاڵ لاوازەکانمانوەلەوە برین خۆمان وەکو خۆمان چێژ لە کەسایەتی خۆمان وەرگین بەداکیت یەکێک لەو کێشە گەورانەی کە لە ناو کۆمەڵگەی ئێمە بەداخەوە ئێستا بەرەو زۆربوو نەچێت هەوەیە کە لۆمەکردن ئێمە هەمیشە گەل لۆمەی بەرامبەر بێت یان لۆمەی خۆمان بێت دەممان بە لۆمە فێر بووە هەنی هیچ کاتێک با بڵی نەک هیچ کاتێک بەڵام زۆرینی کات خاڵی بەهێزی خۆمان نابینی خۆمان نابینین تۆ چۆن خۆت ببینیت دڵنیا بە کە خەڵکیش ئاوات بینێت تۆ گەر کەسێک بی خۆتت بە لاواز بە قەڵام بدەیت یاخۆت خۆت بە لاواز ببینیت دڵنیا بە کە خەڵکیش بە لاوازت بینێت بەڵام کەسێک بی کە تەحەدای خۆت بکەیت چاڵنجی خۆت بکەیت ئەو کاتە خەڵکیش دەستەکات بە چاڵنجکردنت بۆ لە بروی هەستەکات بنیەتێک هەیە مەرج نییە بنیەت تەنا بەجەستە بێت لەوانەیە بنیەتی بەشەری بێت لەوانەیە بنیەتی عەقڵی بێت یاخود هەر جۆرە بنیەتێکی تر بێت و خاڵێکی تر لە خوددا ئەوەیە کە تۆ مەترسە لە هەنگاونان بەرەو پێشەوە چونکە ئەگەر تۆ هێندە بترسیت ئەو کاتە ڕێگەی سەرکەوتنە زۆر بۆ دوورەکەوێتەوە و هیچ کەسێکیش بەبێ کەوتن سەر ناکەوێت ئەمە شتێکە لە ناو کوردەواریشە باس کراوە کە سوارتانەگلێت نابێت بە سوار کەواتە تۆ ئەبێت چەند جارێک بە کەوتنا بڕۆیت چونکە لە ڕێگی ئەو کەوتنانەوە تۆ ئەزمون فێرە بیت و تا ئەزمموی ژیانیش نەکەیت فێری ڕێگە ڕاستەکە نابیت و من زۆربەی کات بۆ کەسانە ئەڵێم ئەگەر ئەرین توانی بێتیت کاتە تۆش ئەتوانیت ئەگەر ئەرین پێی کرابێت کاتە تۆش پێتەکرێت ترێگە لە ڕووی فێربوونی زمانەوە بێت لە ڕووی گەشەی مرۆییەوە بێت لە ڕووی هەر شتێکی ترەوە بێت بەڵام تەنها ئەوەی تایە کە تۆ نابێ هێندە بترسی لە کەوتنت چونکە زۆرێک لە تاکی ئێماڵێت ئەی ئەگە فێر نەبووم ئەی ئەگەر کەوتم ئەی ئەگەر بەدەست مۆشکە ئەی ئەم هەموو ئەی ئەگەرە بەڵێ ئەم هەموو ئەی ئەگەرە وات لێ کات کە تۆ ڕێگە ئەگەر ڕێگە ڕاستەکەش بێ ڕێگەی سەرکەوتنی نزیکیش بێت هێندە ئەی ئەگەر ئەێنیتەوە هێندەی دوورەخەیتەوە لە خۆت کە هەر پێی ناگەیت
مەترسا قەیچێکە باەک دوو جار بکەویت. زۆرێک لەوانەی کە دەستیان ناوە تەشت و سەرکەوتوو بوون حتمما چەند جارێک کەوتون، چەند جارێک بە کەوتنا ڕۆشتون. بۆیە من پیان ئەڵێم ئەگەر تۆ بتەوێت ژیان هەمووی لە بابڵین لە بەرزیە بێت و ئەگەر بتەوێت ژیان هەمووی لە شیرینی یابێت ئەوە کەواتە تۆ ژیانە نەکردووە. خۆشی شیرینی ژیان لە تاڵێکەکەی ئاەتی تۆ تا تاڵی نەچێژیت هەست بە شیرینی ناکەیت و دوای هەموو کەوتنێکیش حتمما سەرکەوتنێک هەر هەیە بەڵام بەردەوام بوونیوێت. باسی لە ترس کرد زۆر کە ساڵێ من ترسنۆکەم پێی دوایە ترس فترەیە بۆچی فترات بێت بۆچی ترسە بێ فترات بێت ئەگەر تۆ لە ناو ماڵەکەی خۆتە لە دایک بیت و لەو ماڵەیە گەورە بیت دەرەوە نەبینیت ئایا ئەو ترسە دروستە بێت؟ ترس لەوە دروستە بێت کە نازانی لە دەرەوەی ئەو خانوە چییە. ترس ئینسان خۆی دروستەکات ئەمە جینات نییە ئەمە فترات نییە چونکە کاتێک کە تۆ فترات هەیە بۆ چاوی سەوزە چاوی کاڵات قژی ڕەشە بوونی بەشەری با بڵین جەستا یاخود لەش ئەمانە بە جیناتە تیاپەڕن کە بە جیناتە تیاپەڕ بۆ بە فترات. بەڵام شتێک کە تۆ خۆت لای خۆت دروستەکەیت بۆچی فترات بێت؟ ئەگەر تۆ سوور بزانیت بەردرگاکەت دووسێ پاسەوانی لێ و هەمیشە بە ساری جامڕەش و هەمیشە بە ساری درعەوە بسوڕێتەوە ترستەیە نەخێر کەواتە لەو کاتەیە ئەو فترەتە بەرەو لە ناوچوو نەچێت. فترەتی ئینسانی وەکو ترس کە پێڵەن فترات من بەلامەوە فترات نییە من بەلامەوە ترس ئەو شتەیە کە نامۆیە نازانی چییە نامۆیە لە لای تۆ بۆیە ئەیکی بەترس وەکو زۆر سەرکەوتن لای خەڵک سەرکەوتن لەوە ئەترسن کە هەڵبن بۆ سەرکەوتن بۆچی ترسی شکاندنیان هەیە ترسی لۆمەکردنیان هەیە ترسی تانەوتوانجیان هەیە ترسی ئەوانەیە کە سەپۆرت یاخود پشگیری نەخێزان نە هاوڕێ نە کۆمەڵگەیان نییە. ئەمە وردە وردە کەڵەکە ئابێت لە مێشکی مرۆڤ ئەبێت بە ترس شتێکە کە دروستە بێت پێڵەن ترس ئەنا ترس فترەت نییە. دکتۆرین ئەگەر من بمەوێ گەشە بە خودی خۆم بم تەمان ڕێگرە؟ من هەمیشە ئەڵێم بۆ خۆشەویستی بۆ دروستکردنی خۆت و بۆ گوێدان بە خۆت تەمەەن تەنها ژمارێ هیچ شتێکی تر نیە. چونکە تەمەەن چییە؟ تەمەەن تەنها تۆ لە ڕووی پێستەوە لەوە چێت کەمێک چرچی بکوێتە دەموچاوت لە ڕووی کێشەوە لەوە چێ کەمێ زیاتربی کەمێک کەمتربی یاخۆ تۆکو دکتۆرە باسی کرد هەنێ نەخۆشی لە جەستەتا دیسانەوە سەر هەڵەداتەوە. بەڵام ئەمانە تەنها ژمارن تەنها باڵین تەمەەن تەنها ژمارەیە تۆ هەر کاتێک بتەوێت دەتوانیت سەرکەویت. چکە زۆرێک لەوانەمان هەیە وەکو ئەلبەرت ئەینشتاین وەکو ئەریسۆن وەکو کابرای فاوندەر یاخود ئەوەی کە KFC دۆزیەوە هەموو ئەوانە لە تەمەنێکی زۆرەوە دەستیان کرد بە ئەو شتانی کە ئێستا بوون بە اختراعتیایە با بڵین دۆزیویانەتەوە. بۆیە تەمەەن هیچ کاتێک ڕێگری نییە لە سەرکەوتنی تۆ بەڵام کەس یاخود تاک خۆی ڕێگرە لە بەردەمەوە سەرکەوتنە. بۆیە تەمەنەکا بە بیان و کۆمەڵگە ئەکا بە بیان و منی شۆک و زۆر تاکیە وڵاتان وەکو هەموو تاکێک لێراژین بۆچی من پێمەکرێت بۆچی ئەوان پێیان ناکرێت بۆچی من ئەتۆم کتێب بخوێنمەوە بۆچی ئەوانە و کاتیانی دڵنیام کە تەمەنی من لە زۆر باڵین سەروی تەمەنی و کەسانەشە کە ئێستا بینەرن. باشە بۆ گەشە پێدانی خۆت ژینگە و خێزان و کڵتور و ئاین و کۆمەڵگە ئەمانە تا چەند کاریگەریان لەسەر تاک هەیە؟ ئەمانە کاریگەری دەرەچین ئیتر ئەگەر لە ڕووی ئاینەوە بێت لە ڕووی کۆمەڵگەەوە بێت لە ڕووی خێزانەوە بێت ئەمانە هەمووی کاریگەری دەرەچین. تۆ تاوەکو کار لەسەر کەسی خۆت نەکەیت کار لەسەر خۆت نەکەیت کە پێوترێ ڕۆح ئەو کاتە زۆر ئاسان کاریگەرە دەرەکیەکان کاریگەریانە بێت لەسرت. بەڵام ئێمە کە کۆنتترۆلمان هەبوو بەسەر خودی خۆمانە ئەو کاتە کاریگەرە دەرەکیەکان لاوااستر ئابن. بۆیە ئەبینی زۆر کەس پێتەڵێت ئەی آخر من هێندە پارەم بەدەستەوە نیە دەیخۆ ئۆنلاین هەیە تۆ کە پۆستەکانی من ببینی لە ئینستاگرام کەواتە ئینتەرنێتت هەیە ئەتوانی کتێبێک داونلۆد کیت و دواتر گوێ لێ بگریت. دەیخۆ ئەگەر ئینتەرنێتیش نەبێت بەلای هەر شوێنەکە بڕی قەتعەیەکە ڕواسراوە شتێکە ڕواسراوە کە تۆ شتێکی لێوە فێر بیت. ڕۆژانە خەڵکە بینی چۆن ڕەفتارەکەن ئەگەر باش بوو لاساییان کەرەوە ئەگەر خراپ بوو وەکو ئەوان مەکە. بۆیە من هەر کاریگەریەکی دەرەکی بێت کاتێک کاریگەرە بێت
کە تۆ زاڵ نەبی بەسەر خۆتە بەڵام کە ساڵ بوویت دەرێکیەکەیت ئەگەر کەلتور بێت ئەگەر با بڵین کۆمەڵگە بێت شتێم مەکە کە دژی ئەوان بێت بەڵام ئەتوانی کار لەسەر خۆشتکەی بۆ برەو بەدامە خۆت زۆرینەی مرۆڤەکان پێم وە بێ زۆرینەی تاکەکان ناوچەی ئارامیان گرتووە دکتۆریانی ئەو شتانەی کە لە ژیانە ئاسایی و ئاسانە ئەوە ئەکەنیانی کار لەسەر ئەو شانە ناکەن کە کەمێک زەحمەتی پێویستە وەکووتە مەوانەیانەوێت شتێ بکەن کە زۆر بە ئاسانی بەدەستیان کرد لە ئینگلیزاڵێن ئیزی کام ئیزی گە ئەوەی کە بە ئاسانی بەدەست کرد بە ئاسانیش لە دەستی بۆیە تۆ هەمیشە بە دوای شتێکی ئاسانە بیت چاوەڕی ئەوە مەکە بگەی بەلووتکە کەسانێکە گەن بەلووتکە کە ئارەقەکەنەوە کەسانێکە گەن بەلووتکە کە وزەی لەشیانە سووتێنن کەسانێکە گەن ئامان زۆر گرنگە لە ژیانە ئامانج بەڵێ بێگومان تۆ ئامانجە کەوات لێگەزینەوەی کەسایەتی خۆمان بزانی کەسایەتی تۆ چییە ئامانجت چییە ئامانج زۆر گرنگە خەڵکانەکەیە کە بەداخەواڵم بەڵام لای ئێمە زۆر باواڵی خەونم هەیە بەڵام پێی نەگەیشتوم بۆچی ئێستا من ئەگە بڵێ خەونمەوەیە بگەمە سەر مانگ دڵنیام ئەوە باسانی پێی ناگەم ئەو باسانی پێی ناگەم بۆ ئێمە بێت خەونێک دابینکەین کە چەند هەنگاو لە پێشمانەوەیە نەک خەونێک کە بەڕاستی مەحاڵە پێی بگەین تۆ سەرەتا لە خەونێک و دەست پێ بکە بۆ نێسەر ڕۆژانە نوڵەسم لە خەو بۆ نمونە خەونمەوەیە کە ڕۆژانە هەشت هەستم لە خەو ئەمە ئاسانە دەستکەوتی بەڵام تۆ خەونێک ببینی بڵێ ببم بە سەرۆکی وڵاتێک ئەم خەونە لەوە ئەچێت مەحاڵ نەبێت بەڵام جارێ لە تۆ زۆر زۆر دوورە خەون مەبینە بۆی زۆر کەس پێم ئەڵێت هەفتەیەکە دەستی کردۆ بە ئینگلیزی ئەڵێت نامم بۆ نێرێت دەڵێ ئەی بۆ من وەکو تۆم لێ ناو عەزیزی من لە 9 خەریکی ئینگلیزی کاتە گرنگە هەنگاوەکان ورد بن هەنگاوی هێواش بەڵام بۆی بگەی بە ئامانجەکە ناتوانانی هەنگاوی زۆر فراوان ورد و بەردەوام نەک تۆ هێندە هەنگاوەکانت با بڵین شەقاوەکانت هێندە با بڵین بەربڵاو بن لە دوای 4-5 هەنگاو هیلاکە بیت وازی لێنیت لە پڕێ ببێ بە کوڕێت دکتۆر کۆمنتی تۆ لەسەر ڕاستە قسانە زۆر ڕاستە خۆی هەموو کەسێ بووی فێری خۆیەکی باشتر بێ لە ژیانیا بۆی تەتەوڕ بە خۆی بکە ئەبێت ئاسانی کا بۆ خۆی بۆ نمونە تۆ وەرزش ناکەی ئەگەر بڵێ وڵایی من ئێستا ئیتر ڕۆژەی 2 سەعات وەرزشەکەم ئەبێ بڕۆم بۆ قاعە لەوانەیە قورس بێ ڕۆژانە بەس ئەگەر لە 10 دقەی ڕۆشتنێکی پێوە لە 10 دقەی شتێک لە ماڵەکی خۆتەوە دەست پێ بکەی لەوانەیە زۆر ئاسان بێ فعلا يعني ئەبێشت وردە ئینسان بۆی بۆ بڕوان نابێت لە پڕا هەموو شتێ بگۆڕی هەموو شتێکیش کە ئاسان بوو بەردەوام ئەبی زیاتر من دایمەوە بە خەڵکەڵم یعنی ئەبێ ئەو شتی ئیکی ئەو پرۆگرامی ئیکی لە ژیانتا لە ڕووی خواردن لە ڕووی جوڵە ئەبێ مرتاح بی نابێ قورس بێ بۆیە ئەبینی چەندین کەس ئەناسن ئەگەر من لەو بوارەکەی خۆمەوە قسە بکەم سەرێکی ڕێجیمێکی باشەکە وەڵاهی 20 کیلۆدا ئەبەزێ بەس چونکە قورس کردوێتی چونکە نامرتاح بووە بەردەوام نابێ کە بەردەوامیش نەبوو دەستی کردەوە بە عاداتە خراپەکان لە ماوەی 6 مانگە هەموو ئەو وەزنە زیایە وەرەگرێتەوە بە خراپتریش بەرەو هیچی بە هیچ نەکرد لە نقطەی بیدایەوە ئەبێ دەست پێکاتەوە بۆیە ئەمەش ئینسان تووشی ئیحباط ئەکات یعنی واو لێ ئەکا ئیتر هەنگاوی نەنی بڵێ جا خۆ من کردم ئیتر فای چییە خۆ پێی نەگەیشتم بۆ لەبەرەوەی بە قورسی دەست پێ کرد یعنی تۆ هیچ شتێک مەکە کە هەسکی زۆر دوورە لە تۆ لە ئەوڵەوە ئێستا بۆ نمونە من حەسکەم شتێک بکەم کە باش ژیانم بەرەو باشتر بەرێت بۆ نمونە پێڵاوی بەرز لە پێ نەکەم نابێ یەکسەر بیکەم بە فلات ئەبێ وردە نزمیکەمەوە بووی بتوانم مرتاح بم چکە لەوانەیە یەکەم جار زۆر نامرتاح بم لە پێڵاوێکی زۆر بەرزەوە بیکەم بە زۆر فلات یعنی بۆ نمونە باسەکەم خۆی ڕاستی من ئەوەی لە بوارەکەی خۆمایی بینم حەزەکەم کاک دکتۆریش ڕای خۆی بڵێ خەڵکی ئێمە شتی سەریعی ئەوێ مشکلەکە لێرایە یعنی بە تایبەتی لەم بوارەی من کە تۆ باسی تەندروستی ئەکەی لە ڕووی خواردن و خەو و جوڵە ئەیانەوێت لە ماوەیەکی زۆر کەمە بگەن بۆ هەدەفی خۆی هەیەی یعنی خەڵکم بۆیێت ئەڵێ منەمێ لە ماوەی مانگێکا مەسەلەن ئەو 1 کیلۆ داوەزم ئەو 1 کیلۆ زیاکەم ئەوم هەبێت ئەوم یعنی ئەم شتە ئەگەر تۆ بە ئاسانی یان بە سەریعی دەستێکەوێ زۆر بە سەریعیش لا ئەچێت چونکە غەڵەت دەستێکەوتۆ دڵنیابە ئەو ڕێگایانی کە وات لێ ئەکا شتێکی باشە دەستکەوێ حتا ئەگەر تۆ ناوی بنی باش بەڵام خێرا دەستێکەوێ تەکیدم ئەو ڕێگەی ڕاست نییە پەنابردنە بەر حەبە پەنابردنە بەر عیلاجە یا پەنابردنە بەر خۆ زۆر هیلاکردنێکە کە دوایی تۆ بەردەوام نابی لەبەرەوە زۆر گرنگە ئەوە تێ بگەی یعنی من دایمە پێیان ئەڵێم یعنی ممەسیلەیت ئەگەر ئیش بەلەشتە بۆم لە ماوەی ئەم مانگەیە ئیشێکە پێیەتی فەرموو من بە مانگێک بەو داوەزانم بەس تۆ دایکی تۆ ئافرەتێکی هاتووی سەحەتە ئەوێ چ پێویستە بەوەی لە مانگێک زەعیفی با بە 6 مانگ زەعیفی بەس مهمەوەیە
جوان بێت شتەکە هەتایی بێت یەک جار بێت نەک ئەمیاری پێکردنە بەلەش یعنی بەڕای من هەموو شتێک ئینسان ئەبێت تێبگا بۆ ئەوێ بیکە ئەگەر تۆ ئەتەوێت چاولێکەربی لە بەرەوەی ڕەفیقەکە وەزنی دابەزانوە یا لە بەرەوەی حەفلەیەکی تەخەڕوجە هەیە ئەتەوێ وەزن دابەزێنی ئەو مۆزوعێکی ترە چکە ئەوە تەندروستی پێ ناڵێن ئەوە گۆڕانێکی سەریعی پێ ئەڵێن تۆ ئەتەوێ بڕۆ بە ڕێگەیەکی بە چ ڕێگەی حەز لێ بۆ بیکە سەریع و ئاسان هەیە زۆر هەیە بەڵام ئایا ڕێگەی تەندروست کە تۆ ئەتەوێ خوو بگۆڕی لە خۆتا تۆ بەیانیان دران هەڵەستی شەوان دران ئەنوی ئەمە خووە بۆ بە خوو ئەبێ بیگۆڕی هەموو خوگۆڕینێک کاتی ئەوێ ئەبێ بیکەی بە شتێک یەکەم ئاسانی کەی بۆ خۆت و ئەبێت وا بکەی کە بەردەوام بی بەردەوام نەبی نابێ بەخوو خۆشی لێ نابینی ئەو شتی کە لە ژیانی شتا ئەیکەی ئەگەر خۆشی لێ نەبینی بەڕای من ناتوانانی بەردەوام بی هیچ کەسێک زۆر باشە ئێمە بۆ چوونی هاوڵاتیانمان وەرگرتووە هەر هاوڵاتیەک یان هەر تاکیکی ئاسایی ڕێنمایەکی هەیە بۆ تەواوی کۆمەڵگا با پێکەوە بینەری بێ ئەتا بتوانم توانی چاکە بۆ لەگە خەڵکا بکەی باش بیت ڕاستگۆ بیت چۆن مەفعالی خۆت دێ مەفعالی بەرامبەرەکەت ئاوا بێت شەرت نییە لە پێناوی مەفعالی خۆتا بەرامبەرەکەی بۆ بە عەرزە چی بۆ خۆت بێ بۆ بەرامبەرەکەش عێنشت بێت وەڵای یەکەم ئەوەیە جارێ بۆ وڵاتەکەی خۆی و بۆ گەلەکەی خۆی هێنی بیە وەفای بیە و تێکۆشێ بۆ سەرکەوتنی گەلەکەی و بۆ وڵاتەکەی ئەمە یەکەم دوو هەمیش ڕێز و حرمەت لە ماڵ و لە برا و دایک و باوک و خزم و دەوروبەری بگرێ و هەڵ نەخڵەتێ بە قسەی ئەم و ئەو بە بەعجێک کەس کە بیبا بە لاڕایە بیبا بە شوێنێکە شوێنێکی خراپ و بۆ ئیشی خراپ دوای ئەوانە بکەوێتەوە خەریکی ئیشی باشن و پیاوی چاکن و تێگەیشتون و مستەخەفن و خەڵک لە ڕێ لا نادەن من ئەزمونێکی یەکجار وام نییە دەبێت تەمەنەکەم یەکجار ئەوە زۆر نییە بەڵام ئەوەی فێر بێتم لە ناو ڕەفیقا خیانەت و ئەوانە زۆر زۆرە یەکسەرتا ڕەفیقی هەڵبژێری کە بزانیت کە لەگەڵ تا ڕاستە و دووەمیشیان هەستی بەرامبەرەکە و قەت نەڕوشێنی چکە ئێمە زۆربەمان کاتێکی کە بینی تۆزە لە موچای ناشرینە ئەوەی گاڵتە پێکرێ ئیتر ئەو نە ئەشکێ یعنی ئەم مرۆڤە خۆی پێ دروست نابێتەوە هەم لە ڕووی دینەکە و گوناحیەکە هەم لە ڕوویەکی تریشەوە کە ئەم مرۆڤە خۆی پێ بڕوخێت و بەتەواوەتی بشکێ پێ بەڵای من ئەوە گاڵتە بە هەستی بەرامبەرەکە و نەبێت ژیان فێری زۆر شتی کردین فێری ڕێز و خۆشەویستی کردین فێری ئەوەی کردین ڕێزە بەرامبەرەکەمان بگرین ژیان ئەبێ ئینسان ئەو هەلەی بۆ یاڵەکەوێ لە ژیانە بە فیڕۆی نەدا ئینسانە بێ ڕێز لە کاتەکانی بگرێ کات باشترین شتەکە ئینسان بە فیڕۆی نییە تو ئەگەر ئامۆژگارێکی من بکە یا ئامۆژگارێکی کەسێ بکەی لە بەرامبەرە لە فەیسبوک بێ لە تۆڕە کۆمەڵاتەکان بەگشتی بێت چ ئامۆژگاریەکی بۆ بەرامبەرەکە هیوادارمەوەی شتێکی بەسوود بێ کە لە فەیسبوک و شتێ بێ بڵاوێکەکەی تۆ شتێ بێ بۆ بەرامبەرەکەت لەکەدارنەکە شتێ بێ تر کارێکی وا بکەی بەرامبەرەکەت لێت ڕازی بێ چی لە فەیسبوک بێ چی وەکو ئامۆژگاری بێ بۆ بەرامبەرەکەت هەوڵ بۆی کارێکی باشەکەی لەگەڵی یەکترا ئەزمموی ژیان چی فێری تۆ کرد وەڵا هەموو شتێکی فێر کردو من بەس لە تەجروبەوە فێری ئەقڵ بوو لە شێخی بازیام چوتی لە چیوە فێری ئەقڵ بووی دنیا گەڕێوتی وەڵا 2 ساڵ زیری فەقیریا گەڕام هەموو شتێکم زانی ئەزمموی ژیان بێگومان زۆر شتی فێرکردین فێری کردین کە چۆن مامەڵ لەگەڵ خەڵکیا بکەین فێری کردین کە چۆن جوان بژین فێری کردین کە کەسێکی کۆمەڵایەتی بین کەسێکی ڕووخۆش بین لەگەڵ خەڵکیە ئامۆژگاری من بۆ ئەو کەسانەی کە هەمیشە خەمە خۆن بۆ دنیا بوون بە مامە خەمە ئامۆژگاری من بۆ ئەوەی دنیا ئەوە ناهێنێ کە تۆ دابنیشیت و خەم بخۆی ماوەیەکی کورتە ژین ئێمە لەم دنیا پێویست ناکە ئێمە دابنیشین و خەم و خەفەت بخۆین و بێتاقەت بین و خۆمان بێزار بکەین و تۆ ڕەبین ئەو ماوە کورتێک کە لە بەردەستمانە بە هیوام ئەوەی کە هەموو کەس خۆشبەخت بژین وەڵە بەڕێزان پێکەوە بۆچوونی هاوڵاتیانمان بینی ینەوە لای میوانەکان دکتۆرە بینایی پێ دوایە تەرەکردنی شەکر یان خواردنێکی تایبەت ژیانی تۆ ئەگۆڕە یاخود تەندروستیەکات خۆی ڕاستی شتێک نییە بە تەنیا بتوانین ئینسان بەس بە خواردن بە تەرکردنی خواردنێک یان خواردنی خواردنێک چکە ئەوش زۆر هەیە
ساڵە دکتۆرە من ڕۆژانە بڕۆکلیە خۆم ئیتر من تەندروستم بەس ڕاستی خۆزگەوا بووە خۆزگەوا ئاسان بووە بەس تەندروستی ئینسان بە تەنیا ناتوانانی تۆ بە تەرککردنی خواردنێک یا مجموعە خواردنێک و خواردنی چەند خواردنێکی تر تۆ بڵێ ئیتر من تەندروستم خۆزگەوا بووە بەس وانە بۆچی با بۆ شەرحکەم بۆ نمونە تۆ ییت چۆیسی خواردنە چاکەکەی ئەمە یەکێکە لە ڕێگەکانی تەندروستی من دایمە بۆ تەندروستی ئینسان ئەڵم 5 خاڵ گرنگە بۆ ئەوی تۆ کەسێکی تەندروستبی لەسەر هەر پێنجی ئەبێ ئیش بکەی یعنی یەکێکیان ئێهمالکەی چارەکەی تریش لە دەستەیە یعنی ناتوانانی تەنها بە خواردن بتوانی تەندروستبی ئەگەر شتەکانی کەو ئاگالێنە بێ شەرتیش نییە لە هەمویان پەرفێکت بی بەڕاستی هیچ کەسێ نییە من ئێستا خۆم مەسەلەن پزیشکی خۆراکم چەند ساڵە خەریکی ئەم مۆزاوم و زۆر ئیمانم پێیەتی وەکو شەخص وەکو خۆم نەگوەکو دکتۆرە بەڵام لە ساسە پێرفێکت نیم هەموو کەسێک جارجار غەڵەتەکە لە خواردنا بێ لە هەڵسوکەوتیا بێ لە خاڵەکانی ترابێ بس ئەبێ چاکیتی هەتا چەندێک ئەتوانی یعنی هەوڵ بی باشتر بێت شتێکی باش بێ نەک پێرفێکت بێ بەس باش بێ ئەو شتانی کە تۆوە ئەکەن تەندروست بی یەکەم ئەو باسی خواردنە مەسەلەن تەرککردنی مجموعەی خواردنی خراپ خواردنی چەند خواردنێکی باش دووهەم دکتۆرە ببوورە سەیریکە مجموعەی خواردن هەیە بۆ نمونە شەکر بابەتی معجەنات شیرینی پسکیت و کێک و کولیچە هەر شتێک کە ئارد لە پێکاتەکەی بەتەواوی تەرکیکەی دکتۆریان کەمیکەیتەوە سەیریکە پێویستە بۆ جسمی ئینسان نەخێر پێویست نییە هیچ پێویستمانە نەخێر بۆ چونکە تۆ ئەو شکری کە لە ناو کولیچە و پسکیت و کێک و نەستەلە و نقڵ و سەمونێکە هەیە لە برنجیشا هەیە لە میوەشا هەیە لە خوورماشا هەیە لە قەیسیشا هەیە یعنی ئەتوانی ڕۆژانە لە خواردنەکانی باشەکانەوە وەریگری لە هەنارا هەیە بەڕای من مجموعەی خواردن هەیە ئەبێ تەرکیکەین بۆ نمونە شەکری سپی شیرینی زۆر مانگی جارێت تۆ قاشێکێکی بچووکە خۆی ئەوە لەوانە نییە تەسیل لە سەحەتت بکە بەس بەڕاستی پێ بڵام هەفتەی 2 جاربی خۆی تەسیرەکە چکە شتی کەش زۆرە کە سەحەتت تێکەیە لەگەڵیشیا خواردنی نان و سەمون بە شێوەیەکی زۆر لە ژەمەکانە هەموو کەسێک بەڕای من بە پێی شخصی خۆی ئەتوانی بەرنامەی خواردنی بۆ دانی بزن نەگەر بەعام بە تۆ بڵم بۆی لێم تێبگەی بۆی بینەرەکانی شتێ بگەن بەڕاستی بەڕای من نان ناتەندروستە چونکە پێکاتەکەی ئاردەکە گەنم شەکرە و پرۆتینێکی تایە کە گلوتینە کە زۆر خراپە بۆ مەشاکلی کۆڵۆن بۆ مەشاکلی غودا بۆ مەشاکلی بیرچوونەوە حتا بۆ نەزۆکی یعنی گلوتین ئێستا بۆ بە عەسڕێکی زۆر مهم تۆ زۆر ئەبینی لە ئەوروپا خەڵک ئەڵێ من چوومەتە سەر گلوتین فری دایەت بەس لەبەرەوەی دیپرێشنم نەبێ یعنی مودە باشەکە کە گلوتین ناخۆی گلوتین چییە گلوتین پرۆتینی ناو دانەوێڵەیە بۆ نەکبەتی لە جۆشا هەیە لە جۆشا هەیە یعنی ناتوانانی تۆ بڵی نانی جۆ زۆر باشە نەخێوانیە بەڕاستی ئەو کێشەکەی ئێمەیە خەڵک نانی گەنم تەرکەکە نانی گەنمی تەر کردووە لەبەرەوەی مەسەلەن شەکرێتی یا قەڵەوەیە ئەزانێ خراپە ئەچێت جۆ ئەخوا کە ئەڵێ جۆیە ئیتر وا ئەزانێ ئەم جۆیە ئاڵتونە دا ئەنیشێ سێژەمە ئەیخوا ئەمەش نابێت چکە جۆش هەر لە ئەخیرا ڕاستە ڕیشاڵی زۆرترە ڕاستە لە چەند ناحەیەکەوە لەوانەیە تەندروستتر بێ لە گەنمی سپی و لە نانی سپی بەڵام لە ئەخیری مەوزوعەکە هەر شەکرە لە ئەخیرا کە تۆ ئەبزۆر پشنیەکەی بە شێوەی گلوکۆز ئەیمژی بۆ ناو خوێن ئەمە یەک دوو گلوتینی تایە پرۆتینەکەی گلوتینە ینی هەر عینەن ئەو تەسیرە خراپانی ئەبێ لەسەر مەناعی لەش سێم لە پێکاتی دروستکردنی نانە کە تۆ ئارد ئەکەن بەنان ڕێژەیەکی زۆر خوێی تێەکەن چونکە نان تۆ ئارد بخۆ فەرمووکە ئەم جارە شفتەتان کرد یەک تۆز ئارد بخۆ تاڵە ئەی بچی ئەبێ بەو نانە خۆشە بەتامە خۆجاری وای نانی تیریە خۆ هیچ سۆدەشتیتیان نیە بەس خوێوە ئەکان نان بەتام بێ و بە تایبەتیش ئاردی جۆ پێویستی بە خوێی زیاترە من ئەزانم چکە بێتامترە با بڵێن بەرەوە ئەو نانی کە تۆ ئەی خۆی ڕێژەیەکی زۆر شەکر و خوێت ئەیاتەیە کە هەردووکی لە لەشی هەموو تاکێکە ئێستا زۆرە بەڕای من چونکە خواردنەکان زۆری تایە لە ڕێگەی ترە و زۆرێ دەستەکەوێ بۆیە زۆرە بۆیە نان تەندروست نییە لە یەکژەم زیاتر بخورێ بەڕای من ئەویش بەیانیان بێ باشترە هەر نانێگە خۆی بیخۆ حەزەکەی نانی سپی بخۆ یان جۆ بخۆیان هەر شتێکی دکتۆرانی سەمونێکی جۆ بەپی شخصەکە ئێستا تو کەسێک مەسەلەن جسمی تۆ جسمێکی نۆرمەڵە هەیە ڕێکی نەقەڵەوی نەزعیفی ئەو کاتە توانی نانێ بخۆی کەسێک ئێوە کێش دابەزێنێ لەوانێ باشتر بێت لە تێنان بخوا بەس خواردنەکە زۆرتر بخوا هێلکەکە زۆرتر بخوا گوێزەکە زۆرتر بخوا ماستەکە زۆرتر بخوا ڕێژەی نانەکە دائیمەن سەبەبە بۆ بەرزکردنەوەی هۆرمۆنی ئەنسۆلین و بۆ زیابوونی قەڵەوی و ینی تێکچوونی ورگ و ینی قەڵەوی ورگ لەبەرەوە بەڕای من بە پێی شخصەکەیە هەستەکە قەڵەوە ئێوە کێش دابەزێنێ با لە تێ بخوا
هەستەکە زعیفە یان نۆرمەڵە حەزەکات خواردنیش چێژی لێ ببینێ و جسمی باشە بانانێ بخوا موی لەژە مێ زیاتر نەیخۆی حتا ئەگەر وەزنیشە زۆر نییە چونکە ئەمە تەندروست نییە بۆ سەحەت ئەمە لە خواردنە ئەبێت دوور بکەویتەوە لەو شتانەی خراپن و زۆر خواردنی بابەتی زەڵاتە خۆی ڕاستی کە ئەڵەی سەوزە خەڵک لە وڵاتی ئێمە غەڵەت تێگا کە ئێمە ئەڵەین سەوزە لە زۆر دکتۆرەکانی برادەریشم بس يكسر آفرين الله كورو كروز وطرتي زون عناشويت براسي أما بس مانونية أصلا صوزاء أو رجزوري كخلق لزور مالا أخرى بكالي لسر سفرة مشاكل زور درستكابو هرسو كولون يعني هيج ناتواني هضميكي ناتواني استفادي لكي نلا أسنكي نلا فيتامينكي راست ريشالي زورة بلام أقربوش شيء زورة بخوري كتنانة جاري وافريا جويني ناكبي يعني خرابة باشنية وأكا خواردنا كان نمجي براي من سەوزەکە ئێمەڵی سەوزە مە بسمان تەماتە و خەیار و کاهو و سڵق و سپێناغ و جەرگیر و بڕۆکلی و گێزەر و قەرنابیت و کەلەرم و بابەتی مەسەلەن تۆڵەکە و کنر و ئەم بابەتانە حتا زۆری بخۆی باشە بڕای من شلە زۆر باشە هەموو بابەتی شلەکان کوولەکە بامێ پاقلۆبیا هەمویان بقولیات ئەسڵەن زۆر باشە چونکە بەڕاستی پرۆتینی تایە ڕیشاڵی تایە ڤیتامین و کانزای تایە ڕاستە ڕێژەیەکی شەکری تایە بەس هەر باس ناکرێت لە چاو ئەوەی کە تۆ لە تێپسکی دەخۆی یعنی دوو قاپ فاسۆلیا بخۆی بەڕای من ئەوەی کە بەهای خۆراکی وەرەگری ئەوە ناچی بەلای ئەوەی یەک تۆز قاڵ شەکر وەرگری ئەگەر لە شەکری ئەترسی مەشاکلی غازات لە ئینسانە بە بقولیا دەست پێ ناکە بەس دوایی کە تۆ مەشاکلی کۆڵۆنت ئەبێ دوایی بە بقولیاتیش بێزارەبی بەڵام بەڕاستی من زۆرم پێ ناخۆشە کە بەشێکی زۆری خەڵکی ئێمە من چونکە خەڵک زۆرە بینم الله ئێمە ناتوانین نیسک و نۆک و پاق لە بخۆین بەس بەڕاستی گوناحە چونکە ئەمانە نیعمەتن لە خواردنا بەتایبەتی بۆ پیاو چونکە پرۆستات ئەڵێ یعنی عمری پرۆستات و دوورکەوتنەوە لە شێرپەنجەی پرۆستات ئێستا بەپێی زۆر سەدی سەلمێنراوە کە لە بقولیات تا زۆر باندەی باشی تایە حتا بۆ ئافرەتیش بۆ ماسوولکە بۆ دوورکەوتنەوە لە شەکرا بەڵام مشکلەکە چییە کە تۆ ڕیخۆڵت باش نییە نان و سەمون زۆرە خۆی ڕێژەی گلوتینە زۆرە ئەوروژێ بەکتریای سوودبەخش کەمە بێ هەرس خراپە بێ ڕێژەیەکی زۆر سەوزە ئەخۆی ڕێژەیەکی زۆر خواردن ئەخۆی دانی پیانانی سریع خواردن ئەخۆی لەسەر خواردن ئاوە خۆی ئەو کاتە مەشاکلی غازاتە ئەبێ طبعا ئەوە ژواو لە ئەکان نەتوانی نۆک بخۆی نەتوانی نیسک بخۆی نەتوانی فاسۆلیا بخۆی بەس لە ڕاستیە کێشەکە بەوە دەست پێ ناکە بە غەڵەتەکانی ترێ دەست پێەکە اینجا واو لێ نەتوانی خواردنە باشەکەش بخۆی ئەمە یەکەم وتم خواردن ئینسان بەس بەم ڕێگەیانی کە من باسی ئەەکەم خواردنی سەوزەواتی ناو شلە و زەڵاتە و دوورکەوتنەوە لە شەکر و شیرینی و سەمون و فاستفود ناتوانی تەندروستبی بەداخەوە ئەمە یەکە لە خاڵ چونکە ئەمە یەکێکە لە مۆزوعەکە دووهەم خەوی شەوە ئەگەر کەسێک خەوی شەوی باش نەبێ کە من ئەڵێم شەو مەبستم ئەوە نیە تۆ چەند سەعاتە نووی حەزەکەی تۆ وەرە بڵێ من دکتۆرە ڕۆژی 10 سەعاتە نوو هیچ مهم نییە بەلامەوە کەی بۆ کێنووی ئەوە مهمە چونکە هەموو خەوێک لە دوای شەشی بەیانیەوە کە ڕۆژ هەڵهاتووە بۆ تۆ هیچ ئیسفادەیەکی نییە بۆ مێشکە ئەنووی بن و کەیفی خۆتە خۆ حەزی لە خەوە تێر خەونیت بەڵام نە ئیسیفادەی گەدەوڕی خۆڵی لێ ئەەکەی نە ئیسیفادەی هۆرمۆنی لێ ئەەکەی نە ئیسیفادەی ڕژێنی دەرەقی لێ ئەەکەی نە ئیسیفادەی پێست و مێشکتی لێ ئەەکەی هیچ ئیسفادەیەکی لە ناکەی خەو لە شەوە زۆر بەسوودا چونکە هۆرمۆنی سترێس یعنی کۆرتیزۆڵ کە سترێس دروستەکە لە ژیانمانە و مەناعی ئینساندا ئەبەزێنێ کە کەسێک گەڵێ من ئەگەر ئەو خواردنە نەخۆم تەندروستە بم نەوەڵات تەندروست نابێ ئەگەر خەو باش نەبێ ناتوانی تەندروستبی چونکە هۆرمۆنی کۆرتیزۆڵە بەرزە بێت ئەگەر شەو نەنووی چونکە ئەڵێ لە 10 یان 9 بۆ 2 شەو هۆرمۆنێکی تر دەرەیرێ کە پێوترێ میلاتۆنین لە کاتێکا تۆ خەوتبی کۆرتیزۆڵ کەمەکاتەوە لە لەشە یعنی بە ڕۆژ ئەتوانی زیاتر بەرگی سترێس بگری بە کەمبوونەوەی ئەو کۆرتیزۆڵە بەوەی کە تۆ شەو نووسیت بەڵام خەڵک یە 12 ئەچێتە جێگەوە تا یەک مێشکی نانوێ فریان ناکەوێتەوە ئەوەنە کۆرتیزۆڵ دابەزێنێ بۆیە سبینێت تا 12 نیوە ڕۆژ بنووی هەڵەسی بێتاقەتی قەلقی سەرتێشە دڵی خۆش نییە خەڵکم هەیە زۆر گەنج بیرچوونەوەیان هەیە ینی شتیان بیرەچێتەوە لەبەرەوەی خەوی باش نییە و بەڕای من زۆر گوناحە خەو بە بەسیتی سیرکەی ئەگەرەتەوەی یەکەم شت لە خۆ تا چاکیکی بەڕای من بووی تەندروستبی خواردن چامەکە یەکەم جار خەو چاکە چونکە ئەگەر تۆ خەو باش نەبێ سێژەمە سپێناغم بۆ بخۆ ئیسفادەی لێ ناکەی هەرسی ناکەی چونکە مەعیدۆڕی خۆڵە زۆر ڕەبتی هەیە بە مێشکی زۆر ڕەبتی هەیە بە خەو ئەمە دوو سێم ئاو خواردنەوەیە کە باسم کرد پێشتر لە قسەکانمان چونکە ئاو زۆر گرنگە میتابۆلیزمی لەش ڕێکە خات ئەم قسەیە زۆر گرنگە چونکە تۆ جاری وا هەیە شتێک لە لەشتا هەیە یعنی بەسیترین شت بێتاقەتی و زوو هیلاک بوون
کە تقریبان لە هەموو تاکێکی ئەم کۆمەڵگەیە ئێستا هەیە لە خەڵکی گەنجیشە یعنی من خەڵکم بۆیە نەقەڵەوە نە هیچ کێشەی هەیە ئەڵەی گوڵە ئەڵێ دایمە هیلاکم دایمە بێتاقەتم تحملم نییە ئەڵە دکتۆر ئێستا بەم قادرمانە سەرکەوتوم هەناسەمتون بووە ئەخۆ قەڵەویش نییە بەڕاستی کەمی ئاو لە خانە و بە تایبەتی لە خانەکانی مێشکە لە خانەکانی ماسوولکەیە وا ئەکا ڕۆژ بە ڕۆژ تۆ ئەو شوێنە لە دەستەیی یعنی چالاک نامێنی ئەمە کەواتە زۆر گرنگە بزانی کەی و چۆن ئاوە خۆیت چوارەم وەرزشە جوڵەیە من ئەڵێم هەموو تاکێک بۆ ئەوەی تەندروست بێ بۆ ئەوەی ئیسیفادە لە خواردنە باشەکە بکە بۆ ئەوەی ئەو شتە خراپی تەرک کردووە ببێ بە تەندروستی بۆت مەناعەو بۆ بەرزکاتەوە تووشی نەخۆشی ڤایرۆسی نەبی بۆ ئەوەی نەمری کە تووشی نەخۆشیەک ئەبی یعنی بەرگەی بگری با بڵێن کەم تووشی نەخۆشی بی کەمترین چوونێ بۆ لای دکتۆر هەبێ بەهۆی ئازاری پشت و قاچ و سەر ئێشە و نەفسی و هەموو ئەو مەشاکلانی کە خەڵک ئێستا زۆر ئەچێ بۆ لای دکتۆر و زۆر حەبوو عیلاج بەکارێنێ بەڕای من ئەبێ ڕۆژانە جوڵە هەبێ لە ژیانە من ناڵێم تۆ وەرە ڕۆژی سعاتێ بڕۆ ڕاضە بکە ناڵێم بڕۆ جیهازێکی گران بکڕە بەڵام من بەڕای من ئەگەر تۆ مەبەستێ بێ ئیمانێ هەبێ بەمە کە فعلەن مهمە بۆ جسم بۆ مێشک بۆ گەدە و ڕیخۆڵە بۆ ئەوەی تەندروست بی و مەناعە و باش بێ ئەتوانی لە ژوورێکی زۆر لەم شوێنەی ئێمە بچووکتر وا لە خۆ بکەی جلەکانی ئاوی لێ بتکێ من دایما ئەم قسەم کردووە یعنی جوڵە پێویستی بە عەقڵ و بە ڕۆشنبیریە پێویستی بەوە نییە جیهازە هەبێ پێویستی بەوە نییە لە قاعەبی پێویستی بەوەش نییە مودەڕیبە هەبێ پێویستی بە پارە نییە پێویستی بە خۆتە بۆیە زۆر جارێسە من مەسەلەن من ئەگەر باسی خۆم بکەم مثلا من فێر بووم وەرزشەکەم وەرزش نەکەم دڵم تونگ نەبێ چونکە مهمترین شت بۆ دڵخۆشی لە ئینسانە بۆ ئەوەی هۆرمۆنی دۆپامین و سیرۆتۆنین زیاکەیت و وای لێ بکەی دڵخۆش بێ وەرزشە پێش عیلاجی خەمناکی ئەبێ وەرزش بکەی بەڕای من کەسێ فێر بوو بێ ناتوانێ نەیکا ئێستا من خۆم فترێکی زۆر قاعەژ نەبوو کۆڕۆنا بوو هیچ شوێنێکیش نەبوو بەس لە ماڵەکەی خۆما چەندێک دەوامە هەبێ دەدەقە زۆر نییە چارەکێ زۆر نییە ئەتوانی وەرزشێ بکەی ئەسڵەن نەکاتێ زۆر بەرێنە هیچی ببێنە کەسی پێویست بێ بەس خۆتی ئەوێ خۆتی ئەتوانی لە یوتیوب دەریبێنی هەمومان مۆبایلمان پێ و هەمومان خەتمان هەیە زۆر جار ڕۆشتن لەجێ خۆتەوە بنووسە walking exercise at home هیچ جیهازی ناوێ هیچی ناوێ ڕۆشتنێکە و لە جێ خۆتەوە ئەیکی لەگەڵ کچێکا بەرامبەرتێکە یعنی بەڕای من ڕۆشنبیری ئەوەی کە هەستکەی مهمە کەواتە تۆ ئەڵی من بەچی تەندروستە بم بە تەرکردنی شەکر تەندروستە بم یەکێکە لە خاڵەکان ئەبێ خەویشە چاکەی ئەبێ وەرزشیش بکەیت ڕعنی ڕۆژانە جوڵەیەکت هەبێ ئەبێ ئاویش بخۆیت و ئەبێ ئاگاشت لە مێشکە بێ چونکە ئێستا کاک دکتۆر باشتر ئەزانێ لە من جاری وا هەیە بە تەنها بەمانە ئینسان هەیە مێشکی هێشتا تەوازن نییە هێشتا دڵ ناخۆشە هێشتا ئەو سایکۆلۆژی لە مناڵیەوە پەروەردەکراوە پێی وای لێ کردو نەقسێکی بۆ دروست کردو دڵخۆش نییە ترسی هەیە مەشاکلی هەیە کە پێی ئەو ترێ لای خۆمان مەشاکلی نەفسی هەیە یعنی مرتاح نییە جاری وا هۆرمۆنی کاتی سکپڕی ئەیکا جاری وا هەیە نەقسی هۆرمۆنێک لە لەشایکا بەڵام ئاگابوون لە مێشک بەوە نییە من بێم حەچیشتی تۆی چاکیکەم من ناتوانم تۆ چاکەم ناتوانم لە مناڵیتەوە بگۆڕم ناتوانم مجتەمەعەکە و چاکەم ناتوانم خەفەت نەخۆی ناتوانی هەوا چاکی ناتوانی ئاو چاکی بس ئەتوانی چەند شتێ بکەی بووی مێشکە ساف بێ مجموعەی وەرزشەیە وەکو یۆگا مدیتیشن ئەمانە وەرزشی مێشکی پێ ئەڵێن ئەگەر کەسەکە بیەوێ ئیش لەسەر مێشکە توانی بیکا ڕۆژانە زۆریش ئاسانە یاخود خەوی شەو بۆ نمونە کە باسمان کرد یەکێکە لەو خاڵانی کە ئەتوانی مێشکتی پێ مرتاحکەی دکتۆر ئەرین بۆ بۆرە ئەو چەند کاتی بەڕابەکە کەماوە من بۆ تۆی بەجێڵم چی ڕێنمایەکمانەکەی چیمان پێڵی چۆن بژین بەڕاستی من زۆر ئسپاتم لە دکتۆر ئەرین کردووە ینی پۆستەکانی زۆر جوانن زۆر کاری لەسەرەکە زۆر خۆی هیلاکەکە ڕێستانە یەکێک لەو کێشە گەورانی خەڵکەوەیە کەوا ئازانێت من سایکۆتەراپیم با بڵین دکتۆری دەرونیم بۆ ئێستا لە ئینستاگرامەکەشمان لە سەرێتاوە نووسیمە من دکتۆرام هەیە لە زمان ئینگلیزیە بەڵام ئەم گەشەی مرۆیە دەسم یاوەتێ چونکە ئەبینم خەڵکانێک لە دەرەوە چۆنەژین و تاکی ئێمەش چۆنەژین من دوو نمونەتان پێڵم یەکێک لەسەر ترس یەکێک لەسەرەوەی کە هەندێک خەڵک وا ئەزانێت تەندروستی کە وەکو دکتۆر ئاماژەی پێەیە دکتۆرا ئاماژەی پێەیە وا ئەزانن جیناتە ئەو کاتی کە لە چین بووم هەموو تاکێکی چینی بڵین کەشت باسەکرێت بە جنرال باسەکرێت بە ئام باسەکرێت زۆربەی ئەگەر نەڵێم هەمووشی 100% بەڵام لە 95 تاکی چینی ڕۆژانە 28,000 بۆ 32,000 هەنگاو ئەنێت با بڵین پێ کە پێوترێت ستەپس
تۆ پارەی جیمت نییە، تۆ پارەی جیاز ئەلکترۆنیک نییە، تۆ پارەی ئەمانەت نییە، کەواتە بەڵامەتوانی بە پێ بڕۆیت. پارەی پاسکیلت نییە بەڵامەتوانی بە پێ بڕۆیت. بۆیە خەڵک هەمیشە باس کراوە سین چین ناوان جیناتیان بەقوەتە. ئاخر بەقوەتبوونی جینات لە چیوە دروسە بێت؟ بڵێ مرۆڤ دروستێکات ئەو جیناتانە چۆن بە تێپەڕبوونی کات ئەگینا لە ڕووی کەش و هەواوە چین زۆر لە ئێمە پیسترە. من ئەو کاتەی لە بەیجین بووم نەیانێ هێش دەمامک داکەنم کە بە مەرجە من 2016 لەوێ بووم نەیان هێش دەمامک داکەنم. بەڵام ئەو تا وردە وردێسە خەڵک بە بۆنەی نەخۆشیەکەوە کە بەداخەوە پێڵەن کۆڤید-19 فری دەمامک بووە کە زۆر بەشی ئەو هۆشیاری نیە و نایبەستێت. بەڵام خۆگەر بۆ مەسلەی جەو بێت ئەوان لە ئێمە پیسترن چۆن لە ئێمە زیاترەژین جینات ئێمە خۆمان دروستەکەین. بابەتێکی تر ئەوەیە کە ئەوان هیچ کاتێک لە دوای 11 شەوەوە ناخەون هیچ کاتێک هەمیشە 11 بۆ 6 بەیانی ئەوان نووسون. بۆچی لەبەرەوەی شەو دروست کراوە بۆ خەو ڕۆژ دروست کراوە بۆ کار. ئەو خەوەی کە لە شەوە بە 3 سعات کە پێوتری خەوی قوڵ دیپ سلیپین کە ئەو خەوەیە دریمی تیابینیت خەونی تیابینیت زۆر باشترە لەوەی کە 8 سعات بخەویت و خەوی قوڵ نەبێت. بۆ ئێستا زۆربەی جیاز ئەلکترۆنیەکان پێتەڵە کە چەندێک خەوی قوڵت هەبوو. بەڵێ زۆربەی سمارتفۆنەکان با بڵین مۆبایلە زیرەکانەوەی تایە. ئەمە بابەتێکی تر ئەوەیە کە تۆ خەڵکی لای ئێمە هەمیشە ئەیەوێت شتەکان لەسەر ترس و دڵە ڕاوکێ دروست کردووە. ئەی من ناتوانم ئەی من بۆم ناکرێت. تاکی ئێمە هەمیشە لۆمە لە بەرامبەرەکان بەڵام لە خۆیەوە دەست پێ ناکات. زۆربەی ئەوروپی بەچی مێشکی خۆی سافەکە بە خوێندنەوە لە ئەمە لە ناو پاسێکا دانیشە کتێبێکە بەدەستەوە بێت ئەگە پێشن نەڵێن لە دوو سناپتەکەن و لە بەڵێ دوو سناپتەکەن و بڵاوتەکەنەوە سیکە بەس ئەم ئینگلیزیە زانێ بەس ئەم کوردیە زانێ بەس زانێم کتێب بخوێنەوە لە ناو پاسی شاکتێ بخوێنەوە. ئێستا لە ئەمە بۆ بە عیبە سناپکە لە ناو پاسە پیان عیب نییە دووسێ پۆستکە لە ناو پاسە پیان عیب نییە بەڵام کتێبێکت بەدەستەوە بێت پیان عیبە پیان سەیرە ینی بەجددی لە ئەمە بۆ بە سەیرەگە کتێبێکت بەدەستەوە بێت و لە ناو پاسا بخوێنیتەوە بەڵام پیان سیر نییە کە تۆ سناپکەی لە ناو پاسە. یەکێک لەو کارە ساتانی هەموو وردەکاری ژیانی خۆت بگوازیتەوە. بەڵێ یەکێک لەو کارە ساتانی تر ئەوەیە کە مرۆڤ بە من ئەڵێت ناتوانم شام بخەوم ئەزانی بۆ ناتوانانی لە بروی تۆ سرد لەسەر سەرینەکەیە یەک چاوت داخراوەنە هیلاکیت بەڵام چاوەکەی ترت بەسەر مۆبایلەوەی لە هەموو با بڵین زۆربەی توێژی نۆزانستیەکانی تازە کە دوای 2015ەوە خراونەتە ڕوو دەڵێت نیو ساعت پێش نووسن بە هیچ جۆرێک بە هیچ جۆرەسری هیچ جیازێکی ئەلکترۆنی مەکە تەنانەت تەلەڤیزیۆنیش بۆیە گە لە فلیما بینی بێتت ئینگلیز هەمیشە لە ناو جێگای کتێب بخوێنێتەوە. بابەتێکی ترەوەیە کە لایەمە زۆر باوی ترس هەیە. نمونەیەکی تر هەیە کە لە زۆرەی وڵاتەکانە دیارە کە بۆ نمونە وڵاتی چین کەسەکە ئینگلیزیە زانێت بەڵام کە لەگەڵ کەسێکی غەیرە سینیە قساکات هیچی پێ ناوترێت زمانی لاڵە بێت. بۆچی هێندە لە سەرەتاییەوە ترسێنراوە فێری ڕێزمان کراوە بۆیە کە ئەگاتەوە تەمەنە ناچارە بێت کە ئیتر بترسێت لە هەموو شتێکە ترسێت. بۆ ئێمە باشتر وایە ئەو ترسە بنبڕکەین چونکە ترسە ڕێگەی سەرکەوتن لێڵەکات ترسە ڕێگەی سەرکەوتن دوورە خاتەوە لێمە. زۆر سپاس دکتۆر. سپاس بۆ بەڕێزان دکتۆرە بینایی کامران پسپۆری زانستی خۆراک و دکتۆر ئەرین ئەحمەد مامۆستای زانکۆ سپاس بۆ ئامادەبوونتان سپاستانەکەم. بەڵێ بەڕێزان هیوادارم توانی بێتمان سوودێکتان پێ بگەێنین دیارە تەندروستی تۆ لە دەستی تۆە ژیانی تەندروستی تۆ بەدەست خۆتە تاکێکی هۆشیار ئەتوانێت تەندروست بژی زانیارەکان ئێستا زۆرن ئەتوانی هەر لە ڕێی موبایلەکەتەوە چەندی زانیاری بەدەست بێنی ژیانی خۆت باشتر بکەیت تا ئەڵقەی داهاتوو بخواتان ئەسپێرم.